دوست داری. ایرا رادیوی دنجی گله. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل بە یارمەتی ئەوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ 31 ئۆکتۆبری 2024 تان پێشکەش دەکەین. یەکتی خەفەت بکرد هەموو پارچە برا یەک بن و حەقێمەیە و فرسەندەکەیش پیشەمەیە و پارتی کوردجوون بخوا باوەڕ بن دەسیار بن ئیمانەوە هەیە کەداوە هەیە حەتا داویە شغڵانده بدن ئەگەر مە کووردا خەڵ یەک کرا باکوور باژوور مە بەهەردا مێ عێراقیش پرتش قازانج بکرا مێ جی ئیرانیش پرتش قازانج بکرا هەنگ بە دۆستایی هەنگ بە ئیتیفاق و هەنگشی بە زۆرا خەڵێ ترکیە مێ بەتر هەنگ پرتش قازانج بکرا. هاوسەرۆکایەتی دەستەی بەڕۆبەری کەجەکە لە بانگەوازێکدا داوای کرد گەل لە کوردستان و ئوروپا با شێوەی جەماوەری و بەو پەڕی هێزەوە بەشداری لەو قۆناغەدا بکەن کە لە سەرەتای مانگی تەشرینی دووەمەوە دەست پێ دەکات. کەجەکە ڕێگەیان هەڵمەتی ئازادی کە لە سەراستی نێونەتەوەیی بەڕێوە دەچێت بووەتە مایەی ئەوەی دیدار لەگەڵ ڕێبەراپۆ ئەنجام بدرێت و هەروەها ئەوەشی خستاڕوو لە ئەنجامی تێکۆشانی یەک ساڵەدا کە لە ژێر ناونیشانی هەڵمەتی نێونەتەوەیی ئازادیدا بەڕێوەچوو ئەوە سەلمێنرا کە دەتوانرێت گۆشەگیری لا ئیمراڵی بە تەواوەتی تێک بشکێندرێت و بە دەستەبەرکردنی ئازادی جەستەی ڕێبەراپۆ دەتوانرێت بۆ چارەسەرکردنی پرسی کورد هەنگاو بنرێت. هەروەها کەجەکە جەختی کردوێتەوە کە لە پێناو ئەوەی لا دووەم ساڵی هەڵمەتی نێونەتەوەییدا ئازادی ڕێبەراپۆ مسووگر بکرێت دەبێت تێکۆشان بە گورتر بکرێت و کەجەکە ڕاشی گەیاندووە لەسەر ئەو بنەمایە ئێمە بە شێوەیەکی بەهێزتر بەشداری دەکەین لە قۆناغی نوێی چالاکیەکاندا کە لە ڕۆژانی سەرەتای مانگی تەشرینی دووەم دەست پێ دەکەن و داوا لە گەلەکەمان و دۆستانمان لە ئەوروپا و کوردستان دەکەین کە بۆ پەڕی هێز و بە شێوەی جەماوەری بەشداری لەم قۆناغەدا بکەن کە لە 1 و 2 تشرینی دووەم دەست پێ دەکات. بۆ ئازادی ڕێبەرۆجەلان 12 ساڵە لە شاری ستراسبورگی فەڕەنسا چالاکی ئشتگیری ئازادی بەردەوامە و لە هەفتەی 645میندا گروپی شاری زوریخی سوئیسرا چالاکیەکەیان وەرگرت بە پێشەنگایەتی دەستپێشخەری ئازادی بۆ بەڕێزۆجەلان و بە ئامانجی هەڵگرتنی گۆشەگیری سەر ڕێبەرۆجەلان و بەسوگرکردنی ئازادی جەستەیی لە 25 حوزەیرانی ساڵی 2012ەوە چالاکی ئشتگیری ئازادی بەڕێوە دەچێت. هەر هەفتە و لە وڵاتێکی جیاوازی ئوروپاوە گروپێک چالاکیەکە وەردەگرن. لە هەفتەی 645میندا 5 وڵات پارێز لە هەرێمی زوریخی سوئیسرا هاتوون بۆ چالاکیەکەیشیان وەرگرتووە. لەسەر ناوی گروپەکە یەکێک لە چالاکوانان دەڵێت تاکو ئازادکردنی جەستەی ڕێبەراپۆ ئێمە بەبێ دابڕان درێژە بە تێکۆشانمان دەدەین و هەروەها ڕاشیانگەیان ئشتگیری تاکو ئازادی جەستەی ڕێبەراپۆ بەردەوام دەبێت. چالاکوانانی ژنێڤ ڕایانگەیان لە هەموو جێگایەک ئاگری ئازادی هەڵدەکەین لە شاری ژنێڤی سوئیسرا بۆ ئازادی جەستەی ڕێبەراپۆ کە لە 25 کانونی یەکەمی ساڵی 2021ەوە تاکو ئێستا لە بەردەم بارەگەیەنەتەوە یەکگرتوەکان هەموو ڕۆژێکی چوارشەممە چالاکی دانیشتن ئەنجام دەدرێت. ئەم هەفتەیە ڕێخستنی گەنجانی کورد تەجەشە و تێکۆژن خاوەنداریان لە چالاکیەکە کرد. چالاکیەکە لە کەسیەتی هەردوو فیدایەکەی چالاکیەکەی تووساش ئاسیا عەلی و ڕۆژگەر هێلین بە خولەکێک وەستان دەستی پێکرد و دواتر ئیبراهیم یوکساڵ هاوسەرۆکی ناوەندی کۆمەڵگەی دیموکراتیکی کورد لە ژنێڤ دەکتەم وتی تا ئازادی ڕێبەراپۆ گەلی کورد لە گۆڕەپانەکانی تێکۆشان دەمێننەوە و دوای وتەی یوکسەل بە ناوی تەجەشە و تێکۆژنەوە بە عەرەبی و کوردی ڕاگەیاندرا و خوێنرایەوە و هاکان یەڵماز بە ناوی تەفگەری گەنجانی شۆڕژگێڕەوە جارێکی دی بانگەوازی لایەنەتەوەی گرتوەکان و هەموو لایەنەکانی پلانگێڕی نێونەتەوەی کرد و وتی هەروەک پێویستە هاوپەیمانی لەگەڵ دوژمنانی کورد نەکەین با هەموو جیهان بزانن کە گەلی کورد دڵسۆزی ڕێبەری خۆی و شەڕبانانی ئازادی کوردستانە.
تەفگەری ژنانی کورد لە هۆڵەندا یەژەکاها بانگەوازی لە هەموو ژنان کرد کە بەشدار بن لە هەڵمەتی تیشکەکانی خۆر کە لە چوارچێوەی هەڵمەتی گەردوونی بۆ ئازادی ڕێبەرۆجەلان دەستی پێ کردووە. یەژەکاها ڕاگەیانراوێکی نووسراوی بڵاو کردەوە و تیایدا ڕایگەیان بۆ شکاندنی گۆشەگیری سەختی سەر ڕێبەرۆجەلان ئەمە ساڵێکە هەڵمەتی ئازادی بۆ بەڕێزۆجەلان چارەسەری بۆ پرسی کورد بەردەوامە و لا قۆناغی دووەمی هەڵمەتەکەدا لە چوارچێوەی هەڵمەتی تیشکەکانی ڕۆژ کۆمەڵێک چاراکی گرنگ ئەنجام دەدرێن. وەک تەفگەری ژنانی کورد لە هۆڵەندا یەژەکە هۆڵەندا جارێکی دیکە ڕای دەگەێنین دوژمن بە سەپاندنی سیاسەتی گۆشەگیری لەسەر ڕێبەراپۆ ناگاتە ئامانجەکانی خۆی. هەروەها ڕاشیانگەیان ئێمە وەکو یەژەکەها خاوەندارەتی لە هەڵمەتی تیشکەکانی ڕۆژ دەکەین کە تەفگەری ژنانی کورد لە ئەوروپا تەژەکە دەستی پێکردووە و بانگەواز لە هەموو ژنان دەکەین بەشدار بن لە هەڵمەتی نامەناردن. بوومەوە لە سەرانسەری ئوروپا ڕێپێوانی ئازادی بۆ بەڕێزۆجەلان بەڕێوە دەچێت و داواکارین هەوڵەکان بۆ سەرخستنی ئەم ڕێپێوانە بەردەوام بێت و داوا لە هەموو گەل دەکەین دوای داوای ئازادی ڕێبەراپۆ بکەن. پەرلەمانتار عومەر ئۆجەلان لە بەرنامەی میدیا خەبەردا بەشدار بوو سڵاوی ڕێبەراپۆی بۆ ڕایگشتی گەیاند و وتی پێویستە لەم چوارچێوەیەدا گەلەکەمان و سیاسەتمەدارەکانمان خەباتێکی سەرتاسەری بکەن بۆ بەهێزکردنی دەستی بە ڕێزۆجەلان. عومەر ئۆجەلان وتی بە ڕێزۆجەلان سڵاوی بۆ تەواوی گەلەکەمان هەبوو پەیامەکەی ڕوون بوو کاوتی ئەگەر هەلو مەرج بڕەخسێنرێت خاوەنی هێزی تێوری و پراکتیکم بۆ ئەوەی پرۆسەی شەڕ و ئالۆزی بگوازمەوە بۆ سەرزەمینەی یاسایی و سیاسی ئەو هێزەم هەیە. هەروەها ڕاشی گەیان عومەر ئۆجەلان پێویستە لەم چوارچێوەیەدا کەلەکەمان و سیاسەتمەدارەکانمان خەباتێکی سەرتاسەری بکەن بۆ بەهێزکردنی دەستی بە ڕێزۆجەلان و پشتیوانی لە پەیامەکەی بکەن. چڕبوونەوەی هێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەرناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا شێرخانی هەرێمەکەی لەناو بردووە و هەزاران کەسی بێکارە با و ئاو و سەرچاوی ژیان هێشتوتەوە. ئەمەش بووەتەوە هۆی کارەساتی مرۆڤی و ڕێکخراو و میدیا ناوخۆیی و نێودەوڵەتیەکان بە تاوانی جەنگ پێناسەی دەکەن. باوتەی بەرپرسانی ڕۆژاوا و هێزەکانی قەسەدا دەوڵەتی تورک بە شێوەیەکی سیستەماتیک هێرش دەکاتە سەر ژێرخان و سەرچاوە و سامانە مەدەنیە سەرەکیەکان بۆ تێکدانی سەقامگیری هەرێمەکە و ملکەچکردنی ئیدارە و دانیشتوانی ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا. هێرشە ئاسمانیەکانی ئەم دوایە لایەنی کەم 5 وێستگەی کارەبای گرتووەتەوە و بۆتە هۆی پچڕانی کارەبای بەرفراوان و چەندین جار دامەزراوە نەوت و گازیەکانی کردووەتە ئامانج کە سەرچاوی بەکارهێنانی ڕاستەوخۆ و ڕۆژانەی خەڵکن. ئەمەش بۆتە هۆی ئەوەی نرخی خۆراک و سوتەمەنی بەرز بێتەوە و لەگەڵ کەمبوونەوەی دابینکردنیدا. ڕێکخراوە و میدیا ناوخۆی نێودەوڵەتیەکان ئەم هێرشانەی دەوڵەتی داگیرکەری تورکیان بە تاوانی جەنگی و پێشلکردنی یاسا نێودەوڵەتیەکان بە تایبەتی ڕێککەوتنامەکانی جنێڤ کە بە ئامانجگرتنی ژێرخانی مەدەنی و کەسانی مەدەنی قەدەغە دەکات پێناسە دەکەن و هەروەها داوای لێکۆڵینەوە و دەستێوەردانی نێودەوڵەتی خێرا دەکەن بۆ ڕێگریکردن لە تاوانی زیاتر و لێپرسینەوە لە تورکیا. فەرماندەی فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا بڵاوی کردەوە لە هێرشێکی ئاسمانیدا بۆ سەر چەند پێگەیەکی داعش لە بیابانەکانی سووریا 35 چەتەی داعش کوژران و هاوکات ئەم هێرشانە تواناکانی داعش لە سووریا لاواز دەکات. فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا سین تۆم سەبارەت بە ئەنجامدانی ئۆپەراسیۆنێکی سەربازی لە چەند ڕۆژی ڕابردوودا و کوژرانی دەیان چەتەی داعش لە سووریا ڕێگەیان لەم هەفتەیەدا ئۆپەراسیۆنێکی ئاسمانیان لە بیابانەکانی سووریا ئەنجامداوە و پێگە و مۆڵگەی چەتەکانی داعش بە ئامانجگیراوە. هەروەها توانراوە 35 چەتە بکوژن. ئاماژەیان بەوەش کردووە و هێرش ئاسمانیانە تواناکانی داعشی لە سووریا لاواز کردووە و جێ ئاماژەیە ناوبەناو هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا لە سووریا و عێراق ئۆپەراسیۆن دژی چەتەکانی داعش ئەنجام دەدەن. ڕێکەوت ئیسماعیل توێژەر و چاودێری سیاسی دەڵێت دەوڵەتی تورکیا بۆ پرۆسەی ئاشتی نیەتێکی باش و ئاشکرای نییە و بە درێژایی مێژوو وەک تاکتیکێک بەکاری هێناوە و ئێستاش دەیەوێت شکستەکانی خۆی بشارێتەوە و دەیەوێت ڕۆڵی هەبێت لە گۆڕانکاریەکاندا و هەروەها ڕێکەوت ئیسماعیل دەشڵێت بەڕێز ئۆجەلان لەسەر پرسی نەتەوەیەک لە زیندانە.
شەڕی ئۆکراین و رووسیا لە دوای ئەوە شەڕی ئیسرائیل و غەزە بەلایەک شەڕی ئیسرائیل و لوبنان بەلایەک و ئەو شەڕی کە چاڕوان دەکرێت لە نێوان سووریا و ئیسرائیل بەلایەکی دیکە ئەمە بێجگە لەو شەڕانی کە لابەلا لە شوێنەکانی دیکە دەگوزارێن هەموو ئەمانە بەڵگەی ئەوەن کە کو لە نێوەندە سیاسیەکانە باسی دەکرێت کە خۆڕڵاتی ناوەڕاست لە بەردەم گۆڕانکاریەکی گەورەدایە کە زۆر کەس بە جەنگی جیهانی سێم ناوی دەبا. تورکیا لەناو ئەم گۆڕانکاریانەدا ئێستا پێگەیەکی لاوازی هەیە لەبەرەوەی ئەو گۆڕانکاریانە نێو نەمانێ بە شێوازی لە شێوازەکان هەم ڕۆژاوای کوردستان دەگرێتەوە لەبەر ئەوەی کە ڕۆژاوای کوردستان پێگەیەکی استراتیژی هەیە بەرامبەر بە ئیسرائیل بەجیا بەرامبەر بە دەوڵەتە عەرەبیەکانی دیکە سووریا و لوبنان و ئەردەن بەجیا و عێراق. هەموو ئەمانە بۆتە هۆکاری ئەوەی کە تورکیا بیر لەوە بکاتەوە لە ڕێگای تاکتیکی ئاشتیەوە بتوانێت لەناو ئەو قۆناغەدا ڕۆلی هەبێت لە تێکدانی دۆخەکە لە بەرژەوەندی خۆی و لە دژی بەرژەوەندی کورد و هەروەها دەیەوێت ئەو تێچوونە زۆرەی کە بەرامبەر بە شەڕی گەریلا و قەندیل و هێرشەکانی سەرباشووری کوردستان کە تێچوونەکانیان خەزێنەی دەوڵەتی تورکیای خاڵی کردوێتەوە بە شێوە لە شێوەکانیش ئەو بە ناوی ئاشتیەوە ئەو شەڕە بە شێوەیەکی تاکتیکی مەرحەلی ڕابگرێ و بێژگەلەوەش بۆ خۆی ئاک پارتی و مەهەپە ئێستا لە دوای هەڵبژاردننی شارەوانیەکانەوە لە بەهاری 2024 کۆتای مانگی سێ کە ئەنجامدرا لە سیسێدا هەموو ئەم گۆڕانکاریانە لە ناو تورکیا بە تایبەتی کە ئاک پارتی دەنگەکانی زۆر دابەزی مەهەپە و ئی پارتە فاشیستەکانی دیکە دەنگیان دابەزی بەرامبەر بەمەش دەنگەکانی جەهەپە و دەنگەکانی دەمپارتی بە یەکەوە دەنگێکی باشن. بڕیارە ئەمڕۆ پەرلەمانی عێراق دانیشتنێکی تایبەت بۆ هەڵبژاردننی سەرۆکی نوێی پەرلەمان ئەنجام بدات. بەشی ڕاگەاندنی پەرلەمانی عێراق سەبارەت با کۆبوونەوە و خشتەی دانیشتنی ئەمڕۆ ڕایگەیان پەرلەمانی عێراق دانیشتنێکی تایبەت بۆ هەڵبژاردننی سەرۆکی نوێی پەرلەمان ئەنجام دەدات. ئەمە لە کاتێکدایە هەفتەی ڕابردوو و لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی کۆبوونەوە و داوایان لە پەرلەمان کرد ئەم هەفتەیە کۆ ببێتەوە و سەرۆکی پەرلەمان هەڵبژێرن، بەڵام تا ئێستا لایەنە سوننەکان ڕێک نەکەوتون لەسەر دیارکردنی کاندیدێک بۆ ئەو پۆستە. بەڕێزان هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لا خێر و خۆشیدا.